بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة الرحمن قيشتنا آتي سيونو كالآتي سيو حودا دواء ويكخواي قرباسي ويكر كآسمان لتو درسي تيبونو و لبر سامناكي وترسناكي قيامت هێزی تێدا نەما وەکو پەڕەی گوڵێکی ناسکی وشکراوەی لێهات لەو کاتەدا خەڵک زیندوو دەبێتەوە کە خەڵک زیندوو دەبێتەوە سەیری هەر کەسێک دەکەی بەبێ ئەوەی پرسیار بکەی لێی دەزانی ئەو کەسە ئیماندارە یان بێ باوەڕە بەهەشت یا جەهەنەمیە نامەی کردەوەکانی بەدەستی ڕاست یا بەدەستی چەپ وەرگرتوونەتەوە بۆی خوا دەفەرمێ فەیەومەئیدین لەو ڕۆژەدا لا يسأل پرسیار ناکرێت عن ذنبه لتاواني هیچ کەسێک لە ئینسون وەلا جان لە مرۆڤەکان و لە جنۆکەکان لەو ڕۆژەدا پرسیار ناکرێ پێویست بە پرسیارکردن ناکە لە تاوان و تاوانباریەتی هیچ ئینسانێک و هیچ جنۆکەیەک فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانه ونعمتكان پروردگارتان بباور دبن أي إنسان كانوا أي جنوك كان داخوا فرمي يعرف المجرمون دناسرين وتاوان باران لو رجدا بسيماهم برخصاريا كسي تاوان بار هر سيري رخصاري كدمو شاوي رشا شاوي أبلغ بون شين هالقراون هرچي خمو خفتو مراقبة دموچاوی و دیارە تەپ و تۆز دوو کەڵ دموچاوی داپۆشیوە بۆیە هەر تەماشایکە دەزانی يعرف المجرمون دەناسرێنەوە تاوانباران بە ڕوخساریان ئەوجار فەیؤخەذ دەگیرێن لەلایەن مەلائیکەتەکانەوە بالنەواسی بە مووی پێشەسەریان و وەلئەقدام بە پێیان نەواسی بۆ خۆی یعنی پێشەسەر بەڵام مەبەست مووی پێشەسەرە کە ئەوە نیشانەی طبعاً ئەو پەڕی بێهێزی و لاوازی و زەبوونبوونیانە وەلئەقدام و هەروەها بە قاچ و پێشیان لەلایەن مەلائیکەتەکانەوە دەگیرێن يعرف المجرمون دەناسرێن تاوانباران بسیماهم بە ڕوخساریان فيؤخذ بالنواصي دەناسرێنەوە تاوانباران بە ڕوخساریان پاشان دەگیرێن لەلایەن مەلائیکەتەکانەوە بە مووی پێشەسەریان و بە پێکانیان فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانكاني پروردگارتان بباور دبن أي إنسانكان و أي جنوكك جاء فرمي ها ملائكتكان ها بپێشەسەر و بەلاغ گرتیانن ئاوا بەرەو جەهەنەم بردیان و لە بەرامبەر جەهەنەمدا ڕایان گرتن پێیان دەڵێن هذه ئەوەی چاوت لێیە ئەوەی دەیبینی جەهەنەم دۆزەخ کام دۆزەخە التي ئەوەی يكذب بدرويان دزاني بها في المجرمون تاوانباران أو جهنمية فلا دنيا دا تاوانباركان باوريان بينه بخوان لنرباراست لين دترسان بيان وابو النية وبيان وابو خواي غورة بقالتا يعني بس بو ترساندن باسي كردوه هذه أو كديبينن جهنم دوزخة التي أو دوزخيا يكذب بها كبدرويان دزاني أو جهنم بباور بون بو جهنم بو دوزخة المجرمون هرشي تاوان بارها واضحة هذه جهنم التي أو دوزخة التي أو دوزخي يكذب بدرويان دزاني بباور بون بها في المجرمون تاوان بارها جا خواد فرمي يطوفون هاتو شوان بيدكري بينها لنوان جهنم كأجري بلا صدارة وبين حميم ولنوان آبيكي هر لكله يعني زار سزاكيان آجرا كلا آجري ورزبون داواي بهانا وهاتنو فرياكوتن يانكر ديان هن ندري فرياد رسيان بوده بلان بوشويان دبن لزياتي آجر أو جار بناو آوي گەرمیان دەبن کە چوونە ناو ئاوە گەرمەکەش هێندە سەختە هێندە قورسە هەندە ناڕەحاتە داوای شوێنی یەکەم جاریان دەکەنەوە بۆیە لە ئاگر بۆ ئاو لە ئاو بۆ ئاگر بەردەوام یەطوفونە طبعاً شوێنی ساردیشی لێ جاری واشەیە دەخرێنە شوێنی ساردێک کە وەک دەڵێ خۆزگە بە گەرمیەکەی دەخوازنەوە جارێکی دیکە
يطوفون هاتوچۆیان پێدەکرێ بەینەها لە نێوان ئەو ئاگری جەهەنەم و دۆزەخە و بەینە حەمیمین و لە نێوان ئاوێک کە ئانە لە ئەو پەڕی ئاوێکی گەرمی هەرە ئان یعنی هەرە دەرەجەی کوڵایەتی و گەرمایەتی واضحە فبأي آلاء ربكما تكذبان ئەوجا دەفەرمێت بەکام لە نعمەت و نیشانەکانی پەروەردیگارتان بێ باوەڕ دەبن ئەی ئینسانەکان و ئەی جنۆکەکان بۆ جەهەنەم بە ئالا بە نیعمەت بە نیشانەی خوا ئالا بۆ خۆی عن نیعمەت طبعا بێگومان باسکردنی جەهەنەم نیعمەتە وایە بۆ ئیمانداران و دیسان بوونی جەهەنەمیش هەر نیعمەتە چونکە ئەو خراپەکار و تاوانبار و ستەمکارانەی زوڵمی لە خەڵکی دەکەن و ناحەقی دەکەن ئەگەر جەهەنەم نەبایە بە بردنێک بە موسیبەت و کارەساتێکی دنیای ڕزگاریان دەبوو وایە ئەوەش لەگەڵ عەدالەتی خوای گەورەدا نایەتەوە بۆی خوای گەورە بۆی عەدالەتی خۆی تەواو پیشاندا بەهەشتیشی دروست کردووە جەهەنەمیش وایە بۆ ئیماندارەکان کە بەنیەتی بەهەشت کردەوەیان کردووە پاداشتی تەواوی خۆیان وەرگرن چونکە هەیە ئیماندارە لەوانەیە لە دنیا لە ناخۆشی لە نەڕەحەتیدا بێ وایە بەڵام خوای گەورە لە بەهەشتی قەرەبووی بۆ دەکاتەوە کەسی تاوانباریش هەیە زۆر تاوانبارە لە دنیا سەر لە خۆشیدایە وایە ئەگەر جەهەنەم نەبایە طبعا عەدالەتی خوای گەورە لەسەر ئینسانەکاندا بە تەواوی جێبەجێ نەدەبوو بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردیگارتان بێ باوەڕن ئەی جنۆکەکان خوا پەناماندا ئەی بۆ ئیمانداران وەلیمەن خاف بۆ ئەو کەسانەشی کە ترساون یان ترساون لەکوێ طبعا لە دنیایە لە چی ترساون مەقامە ڕەبیهی لە مەقام لە ڕاوەستان و گەیشتنەوەیان بە پەروەردیگاریان جەنەتان دوو باخ یەک سیفەت تێدا بێ تەنها ئینسان سیفەتی ترسانی تێدا بێ لەخوا ترسانی تێدا بێ لەخوا ترسێک واجباتی پێکردووی کەبائیر و گوناهی گەورەی پێتەرک کردووی تەنها نسبەتێک ترس لەوانەیە هەموو کەسێک هەی بێ بەڵام ترسێک واد لێ بکا واجباتکەی ترسێک وای لێ کردووی تەرکی کەبائیر و گوناهە گەورەکان بکەی لە بەرامبەردا نەک یەک بەهەشت خوای گەورە دوو بەهەشت دوو باخت دەدات وەلیمەن خافە مەقامە ڕەبیهی جەنەتان بۆ ئەو کەسانەی ترساون لە دنیایە مەقامە ڕەبیهی مەقام یعنی لەو کاتەی کە ڕادەوەستێندرێن لە بەرامبەر پەروەردیگاریاندا دوو باخ بۆیە پێشینە و عولەمای سەلەف ئەوانەی کە زۆر لە خوا ترساون هەمیشە کە ئیشێکیان کردووە پێشکردنەکەی بیریان لەوەی کردوتەوە ئەگەر لە بەرامبەر خوایدا ڕاوەستان و خوا پرسیاری لێکردن بۆچی ئەو کارت کرد وەڵامەکەیان وەرگرتووە وەڵامەکەیان دۆزیوەتەوە ئەو جاریشەکەیان کردووە کە قسەیەکیان کردبێ بیریان کردوتەوە تاخوا کام مەلایکەتە بۆیان دەنووسێ ئەگەر خوا پرسیاری لێکردن بۆچی کردت وەڵامی پێ بۆ خوایان بۆ دنیاە بۆ چاکە یا بۆ خراپە بۆ ئەو کەسەی ئەو هەستەی هەمیشە لە دڵدایە هەمیشە هەرچیەک دەکا هەرچیەک دەیڵێ هەر هەنگاوێک دەینێ ئەو کاتەی لەبیرەکە لە بەرامبەر خوادا ڕادەوەستێەوە خوا لەسەر گچکە و گەورە ئاشکرا و نهێنی پرسیاری لێ دەکاتەوە بێگومان دوو بەهەشت بۆ خۆی مسۆگەر دەکات جا ئیمامی قورتوبی دەفەرمێت ئەو دوو بەهەشتە بۆ ئەوەنە دڵخۆشیەکەی چەند بارە بێتەوە لە دنیاش کەسێک خانوویەکی هەبێ یا دوو دڵی خۆشترا باخێک یا دوو مەسەڵەن گەرمێن و کوێستانی بکە حتمما ژیانی خۆشترا وایە و هێندێکیش دەفەرمون باخێک بۆ خۆیەتی و باخێک بۆ خزمەتکار و خێزانەکانیەتی هەندێک دەفەرمون باخێک لە بەرامبەر تاعەت و جێبەجێکردنی واجباتە باخێک لە بەرامبەر تەرکی گوناهە چونکە چۆن واجبات پاداشتی لەسەرە تەرکی گوناهش پاداشتی لەسەرەکە حەدیثەکەی پێغەمبەر وەصفی باخەکان دەکات دەفەرمێت جەنەتانی من فضة آنيتهما وما فيهما لەشی دەفەرمون بەهەشتەکە جیاوازن دوو بەهەشتن یەکیان لە زیوە قاپ و وارچی تێدایەتی وجەنەتانی من ذهب آنيتهما وما فيهما بەهەشتێکیش دوو بەهەشتیش لە زێڕن هەرچی تێدایەتی و لە ناویدایە جا دەفەرمێت نێوانی ئینسان و لە نێوانی بینینی پەروەردیگار تەنها یەک پەردەی کیبریا و خۆ بە گەورەزانینی خوای پەروەردیگار هەیە خوای گەورە ئەو پەردەیەش لا دەبات طبعا
کە پەردەکەی لابرد هەموو ئیماندارێک بە چاوی سەری خۆی خوای پەروەردگار دەبینێ کە ئەوە لە بەهەشتەکان زیاتر خۆشی لێ دەبینێ. گرنگ تەبەن هەموو کەسێک کە دەرەجەی لە خوا ترسانەکەی تەبەن دەرەجەیەکی بەرز بێت، چونکە ئێستا باسی ئەوەکانی کەس دەکەین تەبەن ئینسان لە خوای نەترسا بێ هەر ناچێتە بەهەشتێ، بەڵام خەڵکێک ترسان لە خوایدا لێ بووە بە حاڵەت، لێ بە دیاردە تێیدا لە هەموو هەنگاوەکانیدا دیارە، ئەو جۆرە کەسانە دوو بەهەشت دوو باخیان دەدرێنێ، دوو باخ و دوو بەهەشتەکە زۆر تایبەت. خەڵکی دیکە شەر دوو باخ و دوو بەهەشتی دەدرێنێ، بەڵام ناوی و مواسەفاتیان و نیعمەتەکانی ناویان جیاوازن. وەلیمەن خافە بۆ ئەو کەسانەی ترساون لە دنیادا لە مەقامە ڕەبی لە کاتی وەستانیان لە بەرامبەر پەروەردگاریاندا دوو بەهەشت. فبأي آلاء ربكما تكذبان، بكام لنعمتكان پروردگارتان بباورن. جاد فرمين ذواتا أفنان، أو دو بهشت ذواتا خاوني أفنان، يعني قدو قلاو قلاي زورن. طبعا قدو قلاو بو لزياتي وانا ميشمان بقدكيتي بقلاكيتي يعني ببركيتي بيقمان بسبركيو ببركي سبر وبركة بسيو دنوسين بقدكاني ها بو إخوائي قورا لزياتي باسي ميوكي بكا باسي قلاكان بكا باسي قدكي دكا كا هم قلاكي دقري سبري بيدروز دبي وهميش بركي كا ميويو بهشتكان ديخون. ها ذواتا أفنان أو باخانة خاوني قدو لقي زورن. واضحة؟ فبأي آلاء ربكما تكذبان، بكامل نعمة نشان كان پروردگارتان بباورن أي إنسان كانوا زنوك كان. جاد فرمي فيهما وهيز باخ كان قدو قلايان لقو بوبيان زورا أولين تنها دارك ها يعني قد قورك يبي قد قورك لقي بيوانا كهم بلاو بونته وقورة بونك وهو وهم سبري دروز دكن وهم طبعا بري زور ددن. فيهما لنا يشيان دا هيا عينان دو كان ياو تجريان كالبريان دروا هردو باخكان فيهما لهردو باخكان دا هن عينان دو كان ياو كالتجريان كاوكيان لبر دروا. واضحة؟ فيهما عينان لناو أو دو باخانة داهن دو كان ياو دو آوي روشتو كا تجريان آوكانيان لبر دروا هم ببن دارو درختكان دا دروا وهمش بشويني حوانه وبكوشكو تلاركانيان دا دروا كوكو دنيانيا سي بيقرو هالي بستو ديو نايو نا كعلماء دا فرمون يكيان تسليمة يكيان سلسبيلة كدو آوي زور زور تايبتن كو دو آوه زور دقمنو تايبتانا لو دو باشتانا داهن هردو شيشي كانيو غبارن درون وستاونين حوزنين بلوعو وقدلي تانكي وشتي دنياينيا دو كانياون كالبري دروا هردو كان لبريان دروا. فبأي آلاء ربكما تكذبان، بكام لنعمة نشان كاني پروردگارتان بباور دبن أي إنسان كانوا أي جنوك كان. أو زاد فرمي فيهما لنا أو دو باخانة دا هن من كل فاكهة همو ميويك. واضحة؟ لناو أو دو باخانة دا هن كل فاكهة همو ميويك. أو جار لوش قولة الزوجان لهر يكشيان دو جور هرچی میوه ناوی میوه لو باخانه داهن او جار لهر میوه کش دو نوعه. علماء دا فرمون نوعی شان وکو لوی دنیای دسه ها بشکل و بناو دنا تامو طبعا خواردنەکەی هەرگیز هیچ شتێکی باشتر وەکوی دنیایە نییە و نەوعێکی دیکە کە نەتدیوە کە هەر نەتبیستوە کە هەرچی میوەجاتە لە بەهەشتێدا هەیە و لەو دوو باخانە لە هەر دانەیەکیشیان دوو نەوعێک کە لەوانەیە ها شکڵەکەیت بینی بێت و نیسبەتێک لە تامەکەت کردبێت لە دنیادا و یەکێکیش کە شکڵەکەشی و تامەکەشی وەکو دنیای نیە و لەوەی دنیا ناچێت. واضحة؟ تيداتي فيهما لهر دو باخكان داهن من كل فاكهة لهمو ميويك دو جور
فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانو نعمتكاني پروردگارتان بباور دبن أي إنسان كانوا أي جنوبك أو زخواد فرمي متكئين حاليان داوتوا على فرش بسر تسرع خرانك كبطائنها بطائن يعني أوي جيروي أوي ناووي أوي لاي بنوي لاي شارع أوي لاي أو لاي كشار دراوتوا من استبرق على استبرق أويك يعني حرير أو رشميكي تايبتي أستور كجا علماء فرمون باطنكي يعني بنكي عادة لفرشدة اهتمام بشوي ددري بسر يا بخواري جوانكي لشوي ده لا لقيامته شروعها والله خوا باسي دنيا سركي ناكا سركي هر وصف ناكري واگر وصف شكا العقلية مدى جينا بيتو بوي خواهي قولتنها باسي جيركي دكا باسي ديو شاراوكي دكا جا ابن عباس فرمي اگر جيركو لا نادياركي اوابي ادي ديو دياركي هذا فرمونك او آتي خويندو تواها او آتا فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين بهشت بزورك هيج نفسك نازانه خواهي قولت زور جواني ونعمتك بو شاردويوا بو هندك نعمتنا لعقل إنسان دا وتيجيشتن إنسان لذهن مشك إنسان دا زينا بيتو ويخواهي قولت وصفي نكردون متكئين قاليان داوتوا على فرش بسر راخرانك كبطائنها ديوي يعني أو كشاراويان ديوي ناويان من استبرق لأورش بالتنكة هرو هذا فرمت وجنى الجنتين بري أو دوباخانش دان نزيك لكي لبهشتي كانوا أولياء ابن عباس ده فرمت داري يعني بري دار كاني بهشت نزيكن اگر حەز لێبێ دانیشت بووی بە دانیشتنەوە دەست دەگاتێ و دەتوانێت دەستیش بەکار نێنی هەر بەدەم لیکەوە ئەگەر پاڵت دابوویەوە بە پاڵ درانەوە و ئەگەر بە پێوە بووی بە پێوە لە چ حاڵەتێکی دابووی بەو شێوازە تەوان بەرەکەت لێ نزیک دەبێتەوە بە هەموو شێوازێک دەتوانێت بیگەیە بەبێ هیچ زەحمەت هیچ ماندووبوونێک وەکو میوەکانی دنیاە لێرە دەڵێنەوەی میوەی بووێ دەبێت بەداری هەڵگەڕێوانە يعني هیچ شتێک لە خۆڕا دەست ناکەوێت بەڵام لە بەهەشتێ هەر حەزت بۆی بچێت و ئارەزوت بۆی بچێ خوای گەورە پێت دەدا جا دەفەرمێت متكئين على فرش بطائنها پاڵیان داوەتەوە لەسەر ڕاخەرانێک کە دیوی شاراوە و ناوەوەیان من ئیستەبڕق لە ئاوریشمی دەگمەن و تایبەت و ڕازاوە و جوانە کە دەفەرمون تەندرا و نەخشێنراوە بە دەزووی زێڕ و ئەوانە وەجەنە الجەنەتەینی و هەروەها بەری ئەو دوو باخانەش دان نزیکە لە بەهەشتێکە فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانكاني پروردگارتان لنعمتكاني پروردگارتان بباور دبن أي إنسان كانوا أي جنوك أو زاد فرمي فيهن لنا أو باخانة داهن قاصرات الطرف آفرتانك شاويان بريوة مردكانيا سيري تنها سيري مردكانيان دكان ميلو عارزويان تنها بو مردكاني خويانا فيهن لو باخانة داهن قاصرات الطرف آفرتانك كقاصرات يعني كرتيان كردوتوا طرف يعني تیلە چاوەکانیان ڕوانینەکانیان بەس بۆ مێردەکانیان یعنی بە تیلە چاویش سەیری پیاوێکی دیکە ناکەن مەیلیان بۆ لای پیاوێکی دیکە ناچێت تەمەن سەیری ناکەن یعنی ناکەس کەس نابینن بەڵام یعنی بە نیەتی مەیل و حەز بۆ بوون بە تیلە چاویش تەمەن سەی بۆ ئەوە نیشانەی چیە زۆر جار دەوترێ بۆ هەر وەسفی ئافرەتان دەکرێت وایە ئەوە یعنی مێردەکانیان هێندە جوانن لە کنیان و هەرچی حەز و ئارەزووی ئافرەتەکە هەیە تێری دەکات مەیلی بەلای هیچ پیاوێکدا ناچێت تا سەیری کات و تا
و ئەگەر سەیریشی کە حەز و مەیلی هەبێت کە ئەوە بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە چۆن ئافرەتەکان جوانن، خی گەورەش پیاوەکانی جوان کردوون، بەڵام مەرج نییە جوانی پیاوی وەکوی ئافرەتی سپیاتی و سوراتی و چاوڕەشی و چاو گەورەی بێ وایە، چونکە ئەو جوانیانەی کە هەن لە پیاویدا هەنە بەپێی ویست و حەزی ئافرەتەکەنە. فیهن لەو باخانەدا هەنە قاسرات و الطرف، یعنی قاسرات یعنی ئەوانەی کە کورتیان کردوتەوە معنای کەلیمەکان، طرف چاوەکانیان لە چیدا؟ لە مێردەکانیان، یعنی تەنها مەفهومەکەی ئەوەیە ئافرەتانێکن کە تەنها چاوەکانیان مێردەکانی خۆیان دەبینێت، تەنها سەیری مێردەکانی خۆیان دەکەن. نیعمەتێکی دیکە ئەوەی لەم یەتمیثهن، دەستیان لەو ئافرەتانە نەداوە. جا وشەی لەم یەتمیث یعنی سەرجەیکردن یان کچێنی بردن و کچێنی لابردن کە بەو شێوازی ژن و مێردایەتیە پێشتر هیچ کەسێکیان لێ نزیک نەبووتەوە. ئەگەر ئافرەتی دنیاش بوون بە نمونە ئی مێردێکی دیکە بوو بن یا ئی پیاوێکی دیکە بوو بن، ئەوەن لەوێ خوای گەورە سەر لە نوێ لە سوڕەتی واقعە دەیخوێنن ئینا ئەنشأناهن ئینشاء، خوای گەورە سەر لە نوێ دروستیان دەکاتەوە بە لاشە و جەستەیەکی تازە و طبعاً بەردەوامیش طبعاً هەر بەو شێوازە دەبێنەوە کە مێردی خۆشیان دەچێتە لە جاری دووهەم کە دەچێتەوە لای کە ئەنەما کەس نەچێتەوە لای و طبعاً بەردەوام بە کچی دەمێننەوە. فيهن قاصرات الطرف، لەناو ئەو باخانەدا هەنە ئافرەتانێک کە کورتیان کردوتەوە ڕوانینەکانیان بۆ مێردەکانیان، تەنها سەیری مێردەکانیان دەکەن. لەم یەتمیثهن، دەستیان بەو ئافرەتانە نەکەوتووە، دەست پێکەوتن بە معنای سەرجەیکردن و ژن و مێردایەتی لەگەڵکردن هیچ مرۆڤێک لە پێش ئەواندا ولا جان و هیچ جنۆکەیەکی. واضحە؟ فبأي آلاء ربكما تكذبان، بكامل لنعمة نشانكان پروردگارتان بباور دبن أي إنسان كانوا أي جنوك كان. لفرمت كأنهن شيوي أو آفرتانا وكو سيوانا الياقوت والمرجان، وكو جوهر مرواري وكو جوهر مرواري سبي سوري. واضحة؟ كأنهن شيويان لسبياتي ڕەنگ سافی لە پێ سافیدا وەکو گەوهەر و مرواری وانە کە حەدیثەکەی پێغەمبەر دەفەرمێت صلى الله عليه وسلم إن المرأة من النساء أهل الجنة ليرى بياض ساقيها من وراء 70 حلية من حرير حتى يرى مخها. هذا فرميك آفرتي بهشتي ئەگەر پۆشاکی ئاوریشم لەبەرکە پۆشاکە ئاوریشمیەکەی 70 قاتیش بێ، 70 پارچە بێ، لەسەروی 70 پارچەکانەوە سپیاتی پێستی تەنانەت مۆخی ناو ئێسقانەکانیشی دەبیندرێ لەبەرەوەی پێست و ئەوەکەی هێندە سپی و هێندە ساف. واضحە؟ كأنهن شێوەی ئەو ئافرەتانە لە جوانیدا وەکو گەوهەر و مرواری وان، وەکو گەوهەر سپی وەکو مرواری سوور. فبأي آلاء ربكما تكذبان، بكامل نشانكان پروردگارتان بباور دبن. أو جرفا دفرمي هل جزاء الإحسان إلا الإحسان، أو أنا چون بدزدين چون إنسان دتواني بقاتا أو دوباخا أو دوباشتا خواه دفرمي آية پاداشتي چاكا تنها چاكا نية. هل جزاء الإحسان آية پاداشتي چاكا إلا الإحسان تنها چاكا نية. جاء علماء دفرمون أو هلا استفهام إنكاري، يعني ما جزاء الإحسان إلا الإحسان، پاداشتی چاکە هیچ شتێک نییە تەنها ئەوە نەبێت کە چاکەی لەگەڵ بکرێتەوە. یعنی ئەو کەسانەی کە دەستنە ئەو باخانە لە دنیادا چاکەیان کردووە و لە دنیادا چاکەکار بوون و لەگەڵ خوای عەدالەتی خوا و لەگەڵ ڕەحم و فەضل و میهرەبانی خوای گەورەشدا ئەوە دەگونجێت کە چاکەت لەگەڵ بکاتەوە. وایە ئەتۆ لێرە چاکەت کردووە بە نیەتی ئەوەی خوا لەوێ چاکەت لەگەڵ بکاتەوە. خوای گەورە لە هەموو کەس لە پێشترە چاکە لەگەڵ کەسێکە کە چاکەی کردووە لەبەر خاتری خوا. هل جزاء الإحسان پاداشتی چاکە إلا الإحسان تەنها ئەوەی کە چاکەت لەگەڵ بکرێتە. بۆیە بەرهەمی کردەوەی خۆتە لەوێ خوای گەورە بەڵێ فەضلی هەیە، خوای گەورە بۆ چەند قات و چەند بارە دەکا، بەڵام حتمەن چاکەت کردو بۆیە خوای ئەو چاکانت بەو شێوازە پاداش دەداتەوە. فبأي آلاء ربكما تكذبان، بكامل نعمتكان پروردگارتان بباورن. ئەوجا خوا دەفەرمێ ومن دونهما، جگە لەو دوو باخانە
جەنەتان دوو باخی کەشی لێن دوو بەهەشتی کەشی لێن بەڵام ئەوانە بۆ خەڵکێکن کە دەرەجە و دەرەجەیان پلەیان نامەی کردەوەکانیان بەقەت ئەوانەی پێشوو پڕ نیە لە چاک تۆزێک تەرازویان سوکترە بەڵام ئیماندارن دەستنە بەهەشتێ بەڵام دواتر چوونەتە بەهەشتێ چاکەکار بوون بەڵام بەقەت محسین و چاکەکارەکان چاکەکان نەکردووە ومن دونهما جگە لەو دوو باخانە جەنەتان دوو باخی دیکەش هەنا جاوەرن با بەراوردی باخەکان کەین هەردووکیان خۆشن هەردووکیان نیعمەتن و پڕن لە چاکە بەڵام بێگومان زۆریان جیاوازەکە بەراوردیان دەکەن فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان بێ باوەڕن خی گەورە کە وەصفی باخەکانی پێشووتری کرد فەرمی دەواتە ئەفنان بەڵام لێرە دەفەرمێ مدهامەتان ئەو باخانە یعنی لە سەوزایەتیدا ڕەش دەنوێنن مدهامەتان یعنی لە سەوزایەتیدا سەوزایەتیەکان هێندە تۆخە مەیلی ڕەشی بەلای ڕەشیدایە کە سەوزی زۆر تۆخ کە مەیلی ڕەشیدەکە تەمەن جوانیەکەی لە دار و درەختیدا لە ئەو پەڕیدایە سەیری داران کە ئەگەر فەرمونە سەوز بێ بەڵام بەلای زەردیدا بێ زۆر سەوزایەتەکەی سەرنجڕاکێش نییە بەڵام ئەگەر گەڵاکانی هێندە سەوز بن مەیلی ئەوەی ڕەشی بکەن دەبنە لە ئەو پەڕی جوانیدا وێ دەفەرمی مدهامەتان ڕەنگەکانیان لە سەوزایەتیدا ڕەش دەنوێنن وازحە يعني سەوزێکی تۆخن بە کوردی فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان بێ باوەڕن وایە لەوێ دەواتە ئەفنان قەد و لق شتی زۆر بوو بەڵام لێرە باسی ئەوە ناکە قەد و لقی زۆرن قەد و لقەکانی بەتەئکید بە قەد وێ نابن بەڵام لە ڕووی ڕەنگەوە ڕەنگیان زۆر سەرنجڕاکێش و جوانە فيهما عینانی لەوەی پێشووتر فەرمی تەجریان لێرە دەفەرمێ نەضاختان دەفەرمێ دوو سەرچاوەی ئاوی تێدانە بەڵام نەضاختان ئاو پڕژێنی بەهەشتەکان دەکەن ئاوەکەی ئاو پڕژێنی دەوروبەری خۆیان دەکەن کانیا و لی بڕوە یان ڕابگیرێ و ئاو پڕژێن بکە کامیان تەمەن خۆشیەکەی زیاترە بێگومان ئەو کانیاوەی کە لەبەری دەڕوە ئەو کانیاوەی کە بە هەموو شوێنەکاندا تێدەپەڕێ فيهما عینانی لەو دوو باخانەدا دوو کانیاو دوو ئاو هەن نەضاختان کە یعنی بەبەردەوامی تەوان ئاو پڕژێنی بەهەشتەکان دەکەن دۆست و ئەولیاکان دەپڕژێنن جا دەفەرمون بە بۆنی میسک و عەمبەر و کافور و هەر کەسێک بەلایاندا تێدەپەڕێ بەڵام قەتیش کۆتاییان نایە فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نعمەتەکانی پەروەردگارتان بێ باوەڕ دەبێت ئەوجا دەفەرمێ فيهما فاكهة لێ من كل فاكهة وایە لێرە دەفەرمێ فيهما فاكهة لەو دوو باخانەشدا فاكهة میوەی تێدایە فاكهة میوە بەس کولەکەی لەگەڵ نییە وازحە مەرج نییە میوەکانی بەقەت میوەکانی ئەوێ بن ئەوجار وەنەخل وەڕمان لەوێ دەفەرمێ فيهما من كل فاكهة زەوجان وایە لێرە دەفەرمێ هەموو میوەیەکی تێدایە بە تایبەتی خورما و هەنار کە خورما و هەنار لە میوەکاندا تایبەتن و ئەو کات عەرەب ئەوان زۆریان حەز لەو دوو زۆرە میوەیەی بووە دەنا ئەوە هەر بە نمونە دەنا هەر ئەوانە ناتەوان پێشتر فاکهەکەی تێدایە کە ناوی نەخل و ڕوومانەکەشی تێدا نەبایە ئەوەش ئەوانەشی هەر داهات نەگەڵێ لە ناویدا هەن هەموو میوەیەک بەڵام ناڵێ زەوجان وایە هەموو میوەیەکی لێ بەڵام مەرج نییە لە هەر یەکەیان دوو جۆر بێ ئەوجار خورماشی لێ و هەناریشی لێیە فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانەکانی پەروەردگارتان بێ باوەڕن لە وەصفی ژنەکاندا لەوێ دەفەرمێت قاصرات الطرف كأنهن الياقوت والمرجان وایە بەڵام لێرە دەفەرمێ فيهن لەناو ئەو باخانەدا هەنە خەیرات ئافرەتانی چاکەکار یانی لە ڕووی ڕەوشتەوە ڕەوشتیان چاکە و باشە حیسان زۆری جوانە بەڵام بە مەرج نییە بەقەد ئەوانی کە جوان وازحە ئەوان یاقوت و مەرجانن ئەوانە بەس خوا دەفەرمێ حیسان یعنی زۆر جوان بەڵام مەرج نییە جوانیەکەیان بەقەد ئەوان تەواوە فيهن لەو باخانەدا هەنە خەیرات ئافرەتانی چاک لە ڕووی ڕەوشتەوە تەوان بێگومان هەموو ئەو سیفەتە خراپانەی کە لە پیا و لە ئافرەت داهەنە لەوێ خوای گەورە سیفەتە خراپەکان لە ئینسانی دێنێتە دەرێ وایە تەوان جوانی ئینسانی شەهار جەستە نییە ئەوان لە ڕووی جەستەشەوە جوانن
لروي آكاري شو طبعا هم صفة خرابة إنسانيان كمروف ليان بيزارة كلا آفرتي دايا لبياوي داهنة دويني آفرتاني تاككاري جوان فبأي آلاء ربكما تكذبان بكامل نعمة كان پروردگارتان بباور پاشان دفرمي حور مقصورات في الخيام أوانا آفرتانكن حوريانكن مقصورات دمنوا في الخيام لناو خيوتكاني خوان ده لناو خيمكاني خوان كخيمكاني بهشته هميان للؤلؤي بيتراوا دروس كراون كده فرمي بان يكيان 6 میلە لە هەر لایەکی خەڵکێکی ئیمانداری بەهەشتی لێ دانیشتووە کە ئەگەر بە دەوری خیوەتەکانیشدا خەڵک بسوورەتەوە لەگەڵ ئەوەی کە زۆر ساف و ڕوونن کەس ماڵی کەسێکی دیکە نابینێ. ئێستا لە دنیا شوشەی وا پەیدا بووە لە ژوورێ دەرێت هەبینی وایە بەڵام لە دەرێ ڕاژوورێ دیار نییە خەڵکێک وەختێک وات کرد لێرەش خەڵک بڕوای نەدەکرد وایە لە بەهەشت دەبێت چۆن بێ ئافرەتانێکی تێدانە مەقصورات في الخيام لە خیوەت ئەوەش معنای ئەوەی نییە قەت لە خیوەتێ نایەنە دەرێ و لە خیوەتێ سزم کراون لە بەهەشت شتیوان نییە بەڵام زۆرینەی کاتەکانیان لە ماڵەکانی خۆیاندانە بێگومان لە دنیاشدا ئافرەت بەوە وەسف دەکرێتە لە ماڵ زۆرتر لە ماڵێ و ناگەڕێت وایە بڵێن فڵان ئافرەتە قەت بە ماڵێ ناکەوێتەوە زەمەیان مەدحە زەمە دیگە بڵێن لە ماڵێ نایەتە دەرێ و کەس لەبەر دەرگاشی نابینێ بێگومان مەدحە بەدەناخۆ کەس نییە هەر نێتە دەرێ حور ئافرەتانێکن دەمێننەوە لە خیوەتەکانیاندا فبأي آلاء ربكما تكذبان بكام لنعمتكان پروردگارتان بباور دەبن ئەو جار ئەو ئافرەتانە لەوەشدا لەم يطمثهن إنس قبلهم ولا جان دەستیان لەو ئافرەتانە نەداوە سەرجەیی ئەو ئافرەتانەیان نەکردووە هیچ مرۆڤێک لە پێش ئەواندا و هیچ جنۆکێکی لەوەدا هەموو ئافرەتی بەهەشتی وەکو یەکە دەستیان بەو ئافرەتانە نەکەوتووە سەرجەیی ئەو ئافرەتانەیان نەکردووە هیچ مرۆڤێک لە پێش ئەواندا و هیچ جنۆکەیەکیش فبأي آلاء ربكما تكذبان بكام لنشانه نعمتكاني پروردگارتان بباور دەبن ئەی ئینسانەکان و ئەی جنۆکەکە ئەو جا دەفەرمێ متەکئینە پاڵیان داوەتەوە على رفرف لەسەر سەرینانێک پاڵەها یان شانیان داداوە لەسەر سەرینانێک کە خۆبڕ سەوزن باشە وعبقريين وهروها دانشتون لسر راخرانكش كحيسان زور جوانن جا او رفرف خضريان عبقري دلن بو موانا بو فرشانه قتراوه ككاتي خوي خلقي يمن سنيوني كدلن هندن نخشة ونقار وجوانيان تدا كردوا زور تايبت بوون خەڵکی مەکەی و ئەوان هەمووی لە خوری و لە پێست و مووی ئاژەڵ و شتی هەمووی زبر و ناڕەحات بەڵام ئەوەی وان نەرم و خۆش و جاخوا ئەوانەی بەهەشتێ بۆی لە مێشکیاندا نزیک بێتەوە لە عەقڵیاندا نزیک بێ خوای گەورە ئەوەی بەهەشتێشی بێ ئەوان ناوەناوەتەنا بێگومانی بەهەشتێ جیاوازە لەوەی دنیایە متەکئینە پاڵیان داوەتەوە على رفرف شانیان داداوە لەسەر سەرینانێکی سەوس و عەبقەری و هەروەها ڕاخەرانێک کە حیسان زۆر جوانە واضحە فبأي آلاء ربكما تكذبان بەکام لە نیشانە و نیعمەتەکانی پەروەردگارتان بێباوەڕ دەبن ئەی ئینسانەکان و جنۆکەکە کۆتا ئاەت خوا دەفەرمێت تەبارەک اسم ربک تەبارەک یعنی گەورەی و پیرۆزی بۆ ناوی پەروەردگارت تەبارەکە یعنی پیرۆزی پاکی بێگردی بۆ ناوی پەروەردگاری تۆ دیل جەلالی کە خاوەنی هەموو گەورەی و والئیکرام و هەموو ڕێزێک واضحە تەبارەک اسم ربک دیل جەلالی والئیکرام گەورەی و پیرۆزی بۆ ناوی پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم دیل جەلال کە خاوەنی هەموو گەورەی و والئیکرام و هەروەها خاوەنی هەموو ڕێزێکیش صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه